باز لە زانکۆیەکی ئاوبەش لە نێوان کوردستان و ئەڵمانیا دادەنرێ بێگومان هەمیشە وتومانە لە ناوەندا کاتیمەکانمان و وهێنانی کەسانی پسپۆڕ و کەسانی بەتوانە و بە ئەزمون لە وڵاتانی دراوسیەوە تاوەکو لێرەیە هەماهەنگیەک دروست بکرێت بتوانن بە هاوبەشی کار بکەن لە پێناوی کارێک و لە پێناوی ئامانجێکە ئەمە گرنگی و تایبەتمەندی خۆی بەجێڵێ بابزانکردنەوەی ئەم زانکۆیە تا چەند گرنگە و چی سوودێک بە ئێمە بەخشێەوە ئەو گۆڕینەوەی پەیوەندیە تا چەند ئەتوانێت زیاتر بتوانین لە ڕووی زانست و زانیاری و بە شێوەیەکی باش تۆڕێکیش دروست بکرێت تاوەکو بتوانێت ئەمە بەردەوامی هەبێ و تیمیش تیا کار بکات ئەمە بۆ خۆی لە خۆیان خۆمەڵی گرنگی و تایبەتمەندی خۆیە ئێمە ئەمڕۆی کە گرنگە باز لەوە بکەین ئەو پرۆفیسۆرەی کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لای ئێمە کە سەردانی کوردستانی کردووە و لەگەڵ کەسانی خۆمانە و دکتۆرە بەڕێزەکانە بەیەکەوە کار ئەکەن ئامانجی سەرەکییان چییە ئەم هەمانجیە چۆن دروست بووە و پلانیان چیە بۆ داهاتوو و چۆن سوود پێماگەینە و کۆمەڵە پرسیاری تریش بتوانین گفتوگۆی لەسەر بکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر ئەکسل مێلتەر وەکو پرۆفیسۆری زانکۆی بۆکۆ هەروەها دکتۆر بڕیار ئەحمەد بەڕێزیان بەڕێوەبەری پەیوەندیەکانی دەستەی کوردستانین کە هەردوو بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانن سەرەتا با لە پرۆفیسۆر ئەکسلەوە زۆر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵین کە هاتی بۆ کوردستان وەکو دەستگای میدیای کورساتیش بە خێرهاتنیشی گەرم دەکەین. Yeah, so salam Kurdistan. So hello to everybody and thank you very much for the invitation. زۆر سپاس بۆ ئەم داوە بانگێشتان. زۆر باشە. سەرەتا من حەزەکەم لەوە دەست پێ بکەم دکتۆر تۆش بەخێر بێ دکتۆر بڕیار سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر بێ سەرەتا لە پرۆفیسۆرەوە بۆ پرسیارەت دەست پێ بکەین تۆڕی جیهانی یاخود دروستکردنی ئەم زانکۆیە لەلایەن بەڕێزتەوە کە هاتوویتە ئێرە لە کەیەوە دەستی پێ کرد و چۆن هەنگاوت بوونە بۆ کوردستانیشە هەڵبژارد. Yes, so I think thank you very much that زۆر سپاس دەکەم کە توانام هەیە کە بلێرەدا باز لە تۆڕی جیهانی خاک بکەم لێرەدا کە لەلایەن ڕێکخراوی فاوە ڕێکخراوی خۆراکی نێودەوڵەتیەوە سەربەنەتەوە یەکگرتوەکانەوە ڕێکخراوە بۆ لێکۆڵینەوەیە لە خاکە ئامانجی سەرەکی لەم تۆڕە ئەوەیە کە بتوانێت بە شێوەیەکی بەرفراوان پشکنین بۆ خاک بکە و لە بوارێکی زیاتردا بگەڕێتەوە بۆ ئەسڵێتێکی و چی باز لە خاک بکەین خاک سەرچاوی ژیانە خاک ژیانی ئێمەوە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ هەموو ئەگریکەلچەڵەیەک و دەتواندرێ جیاوازیەک دروست بکە ئەگریکەلچە یەکێکە لە سەرچاوەکانی ژیان لە هەموو وڵاتێکێکە و بیرۆکە گرنگەکەی لە تۆڕی جیهانی خاک ئەوەیە کە بتوانێت لەلایەن منەوە ئەگەبەرەوە کە بتوانین زیاتر لە خاک دروست بکە زیاتر لەم تۆڕە فراوانە زیاتر زانیاریمان دەست پێ بکەوێ بۆی زیاتر لە خاک تێبگەین لە کوشت و کاڵ تێبگەین کە لە هەموو بوارەکانەوە کە پەیوەندیان بە یەکتریەوە هەیە و لە گۆڕینی کەش و هەوایە پاراستنیان لە کۆمەڵگایە لە ژیانی خۆماندا. دکتۆر بڕیار درێژە بە گفتگۆکانمان ئەدەین لەگەڵ بەڕێزیانە بەڵام پێش ئەوە خۆی بابڵێنکردنەوەی ئەم تۆڕە لەگەڵ زانکۆ هاوبەشەکە دوو بابەتی جیاوازە پێم خۆشە لە ڕێگەی جەنابتەوە لەسەر هەردووکیان تا ڕادەی بەرچاوڕوونی وەربگرین تۆڕەکە چالاکیەکانی بە چێشەوێک هەرچەند بەڕێزیان باسییان کرد بەڵام ئەگەر جەنابێکیشت تێبینیەکە دەسەریە هەروەها زانکۆ هاوبەشەکەش بە چ شێوەیەکە بێ چ بەشگەلێکی تیایکەی ئەکرێتەوە؟ بەڵێ خۆی ئەم پرۆفیسۆرانەی ئەڵمانیا و نەمسا ینی ماوەی زیاتر لە 12 ساڵە پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە وەکو دەستەی کوردستانی بەڵام لە دواسەردانی کە نزیکەی 4 ڕۆژە لە دەستەی کوردستانی و لە سلێمانیە بابەتی ئەم تۆڕە وروژێنرا کە تۆڕێکی جیهانیە تایبەتە بە تاقیکەکان وەکو وتی ڕێکخراوی فاو سەرپەرشتی ئەکا ئیشی ئەم تۆڕە چییە؟ هەرچی تاقیگە هەبێ لە هەموو دنیاە کە پەیوەست بێ بە کاروباری خاکەوە کە ئەڵێن خاک ئێمە تقریبان زۆربەی ئەو بابەتانە ئەگرێتەوە کە ژیانی لەسەرەوەکو کیمیا وەکو بایلۆجی بابەتی ئاو ژینگە ئەمانە هەمووی لە خۆ ئەگرێت هەر بە شێوازێکی ناڕاستەخۆ ئەگەڕێتەوە بۆ هەموو شتەکان بەڵام ئەمان لەژێر چەتری سۆیل واتە خاکە دروستیان کردووە لێرە جەنابی پرۆفیسۆر ئەوەی بۆ
طرحکردین کە ئێمە ببین بە ئەندام لەم تۆڕە وەکو تاقیەکانی دەستەی کوردستانی چکە ئێمە نزیکەی زیاتر لە 20 تاقیگەمان هەیە کە هەمووی بواری توێژینەوەیە و ئێستا لە پرۆسەی ئەویان ببین بە ئەندام لەم تۆڕەکە ئەم تۆڕە سوودێکی زۆر بەرچاو بە ئێمە ئەگەێنێت لە ڕووی ئەوەی کە ئێمە کێشەی ئامێرمان هەبێت ئەم تۆڕە توانین هەماهەنگیان لەگەڵ بکەین بۆمان چاک بکەنەوە و کێشەی بابەتی ئەو تاقیکردنەوانی کە لە کوردستان ئاکرێت لەوانەیە و مێتۆدانی ئێمە بەکارین کۆن بێت ئێمە توانین ئیسفادە لەمان بکەین کە مێتۆدی تازە بەکاربێنین بۆ تاقیکردنەوەکانمان و هەروەها داتاکانیشمان ئەبن بە جیهانی ئەمە زۆر زۆر گرنگە بۆ نمونە توێژینەوەیەک ئەکرێت لەسەر خاکی سلێمانی لەسەر کەرکووک لەسەر هەولێر هەموو دنیا داتای ئەم توێژینەوەی ئەبینێ لەم تۆڕەیە بڵاو ئەبێتەوە کە ئەتوانین بەکاری بێنینەوە ئەمە زۆر زۆر گرنگە ئەم خاڵە داتاکانمان هەموو کەسەی بینێت لەمەوەدا زۆر باشەکەواتە دکتۆر بڕیا لەگەڵەوەی کە ئەم پرۆفیسۆرە لە وڵاتی ئەڵمانیا هاتووە لەگەڵم تۆڕایە کار بکات و بتوانێت ئەم تۆڕە سوود بە گشتی بگەێنێ من لە هەمان کاتیشە ئەچمەوە لای دکتۆر ئەکسل بابزانین پەیوەندی چۆن دروست کردووە لەگەڵ هەرێمی کوردستانە دواتریش بۆ دەستەی کوردستانی هەمان پرسیاری لەگەڵەکەین بەس با سەرەتا لە هەرێمی کوردستانەوە پەیوەندی تۆ و کۆنتاکتی تۆ لەگەڵ هەرێمی کوردستانە چۆن دروست بوو So my first contact to Kurdistan was کاتێک کە من هاتم بۆ کوردستان لە ساڵی 2010 بۆ هاتم کاتێک کە ئەم دەستەیە بانگێشی منیان کرد کە بتوانە دەتوانم بە دەستێ پەیمانگایەکە دەستەیەکی کوردستانیە کە بۆ لێ کۆڵینەوە بۆ زانیاریەکانیان کار دەکەن و لە ئێستادا کاری ئەمە یەکەم هەنگاوی من بوو کە لێرەدا دەستم پێکرد کە بتوانم ئەو زانیاریانەی هەمانە بیگۆڕینەوە و بتوانین تیمێک بهێنین لە ئێستادا تیمەکان لە لای ئێمە و لە لای ئەوانەوە بتوانین ڕاهێنانی پێوە بکەین و بتوانین ئەم پرۆسێسە بەردەوامی پێ بدەن ئەم پرۆسێتە ئێستا بەردەوامە کە بتوانین ئەم تۆڕە گیانی خاکیە دروست بکەن و کوردستانیش ببێت بە بەشێکلەوە کە بتوانێت هەموو لایەک شیکاری بکرێت لە خاکدا جیهان زۆر بە خێرایی دەڕوا بۆیە ئێمە پێویستمان بەو ئەزمونانە هەیە بۆیە لە هەموو لایەکانەوە بەشدار بووان پێویستە لەگەڵ خاکدا و گۆڕانکاریەکانی خاکدا خۆیان بگونجێنن و چارەسەری کێشەکان بکەین ئێمە دەبێ بە جیهانیانە بیرکەینەوە وەڵام ئەم کاردانەوەکانمان لەسەر ئاستێکی خێرایی بێ کە بتوانین هاوباشی یەکتر بکەین ئەزمموی زیاتر لە یەکتری وەربگرین و ئەم نێتوەرکە فراوانترکەین زۆر باشە مادەم هەرباسی ئەم بابەتەکرا هەر بەڕێزیان ئەم پرسیارە بکەین کە سوودی ئەنجامبوونی کوردستانی یان ئێستا با بڵێن دەستەی کوردستانی لەم تۆڕە چییە چۆن سوود بە هەرێمی کوردستانە گەیەنێت بەشداربوونی لەم تۆڕە سوودی ئەوەی کە کوردستان کە ببێ بەشێک لەم نێتوەرکە ئەوەیە کە بتوانێت لە هەموو جیهاندەوە ئەزمونانەی کە لە جیانە هەیە بتوانێت ئەمیش دەستی بکەوێت و لە کوردستاندا بتوانێت بەکاری بێنێ ئەمە زۆر ئاسانتر دەبێت کە بتوانێت لە لاکانی تریشۆ لە جیانەوە سوودی لە وەربگیرێ سوودی لە بگێرەوە ئێمە وەکو خۆمان لەم جیهانەدا هەوڵمان دەدەین کە هەموومان لەم بارەوە یەک زمانمان هەبێ یەک تێگەیشتنمان هەبێ یەک لێکۆڵینەوەمان هەبێ لە سلێمانی بێ لە هەولێر بێ دەبێ زمانەکە هاوبەش بێ هەمان پەیاممان هەبێ ئەگەر هەمان کێشەشمانە بێ بتوانین چارەسەری بێکرد ئەمە زۆر 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 کە بتوانین یەک زمانە بێ هەمومان لە یەکتری تێ بکەین ئەمە زۆر زۆر گرنگە کە یەک زمانە هەبێ پێویستە بتێ لەو کێشەوە لە دراوسەکانمان تێ بگەین لە کۆمەلگای نێودەوڵەتی تێ بکەین کە بتوانین ئەزمون لەوانەوە بگەین زانیاری وەربگرین ئەمە چوارچێوە گەورەکەیە ئەمە چوارچێوەیە بە پێیتی زەویەکە گونجان لەگەڵ زەویەکەدا گۆڕانەکە لەگەڵ زەویەکە هەموو ئەمانە زۆر زۆر گرنگن بۆیە ئەگەر بمانەوێت لەگەڵ بەرزبوونەوە لەگەڵ دابەزێنین کە بتوانی لێ تێ بکەین دەبێت دەستکەینە ناو دەستی یەکتری کە بتوانین زیاتر لێ بکە ئەمە کارێکی ڕۆژانەیە ئەمە کارێکە سەبارەت بە
بە خاکەکەمانە کە ڕۆژانە پەیوەندیمان پێوەی هەیە کە بە سەبارە بە تاقیکەکان بە سیاست بە هەموو ئەم بابەتانی تر کە پەیوەندیەکیان کە بتوانن بەیەکەوە ئەستێکی پێکەوەیان هەبێت. زۆر باشە. دکتۆر بڕیار بێمە لای بەڕێستان ڕۆڵی دەستەی کوردستانی لە بوون بە ئەندام لەم تۆڕەیە خۆی لە چیا بینێتەوە؟ وەک باسم کرد ئێمە کۆمەڵک تاقیگەمان هەیە کە تاقیەکان زۆر پێشکەوتون لە ڕووی توێژینەوە بەڵام کێشەیەک هەیە ئەم تاقیگانە نەبەستراونەتەوە بە دەرەوە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ئەم تاقیگانە ئیشی تیا ئاکرێت ئۆکەی بەڵام نەبەستراونەتەوە بە دەرەوە. بۆچی نەبەستراوەتەوە؟ لەوانەیە دەرفەت نەبوو بێ پێشتر دەرفەت نەبوو بێ کە ئێمە بتوانین ئەم تاقیکانە بەسینەوە بە دەرەوە بەم شێوەی کە لەم تۆڕە باس کراوە. مەبەست دەرفەتەکە ئەوەیە لە تاقیگەکانمانە بە شێوەیەکی باش دەوڵەمەند نیە تاقیکەکانمان کەم و کوڕیتیایە نەتوانراوە بەسرێتەوە یاخود تۆکارەکەی چییە؟ خۆی تاقیگەکان کۆمەڵێک کێشە هەیە ینی ئێمە کێشەی چاکردنەوەمان ئەبێت و کێشەی ئەومان ئەبێت زۆر کات ئامێرەکانمان بۆ نمونە زۆر ئامێرمان هەیە 10 ساڵ لەمەوە پێش کردراوە بۆی قەیرانەوە نەمانتوانیوە ئیدامەی پێ بین و هەروە کێشەی ئەوەش کە ستافی تازەیەت کەس نییە ڕاهێنانی پێ بکە بەڵام لەم تۆڕایە بە خۆشحاڵیەوە کە ئێمە بەسرینەوە بە زیاتر لە 100 وڵاتەوە و نزیکەی زیاتر لە 7,000 تاقیگەی تایە کە ئێمە توانین ئیسفادە لەمانە بکەین لە ڕووی ڕاهێنانەوە و هەروایە داتاکانمان وەکو وتم لەوێ بڵاو بێتەوە و بە هەمان شێوە ئەگەر هەرچ کێشەیەکمان هەبێت لە ڕووی ئامێرەوە کە ئێستا بەڕێزیان خۆیان ئەندامن لەو تۆڕە کە ئەم ماوەیە هاتووە بۆ دەستەی کوردستانی ڕاهێنان ئەکا و کۆمەڵک کێشەمان هەیە لە ئامێرەکانەکە لاوانەیە لە کار کەوت بێت ئەپدەیتی سۆفتوێری بوێت ئەم بە خۆشحاڵیەوە وەکو ئەندامێکی سەرەکی تۆڕەکە دێت ئەم کارامنەمان بۆکار لەم زۆر باش. دکتۆر لەگەڵ ئەوەی کە سوودێکی ئەم ئەندامبوونە ئەوەیە کە بۆ نمونە ئاپدەیت بوونێک لە ستافە ناخۆیەکان دروستە بێت ئامێرەکان جلەوانێ ئەگەر تاکوێستە نەزانراوە چۆن ئەبێت سوودی لێ ببینرێت فێری کۆمەڵک لە کەسەکان ئەکرێت بەڵام ئایا وا هەیە بۆ نمونە سەرجەنابەت باسی ئەوەت کردوتت کە داتاکانیش نێودەوڵەتی ئەکرێت بەڵام ئایا ئەم نێودەوڵەتی بوونی داتا بۆ نمونە بۆ زانکۆیەک یان بۆ تاقیگەیەک لە ئەڵمانیا لە ڤێنە لەم شوێنانش ئەتوانێت سوودی هەبێت؟ بەڵێ بە تەکید بە هەمان شێوە چۆن داتای ئێمە کە فکری ئۆپن داتای پێڵێن کە داتای کراوە ئێستا حکوومەتی هەرێمیش خەریکی ئەو پرۆژەیە لەم کاتایە بەنموناوان ئیش لەسەر داتای نەوتەکەن بەڵام ئێمە لەسەر داتای تاقیکەکانمان کە هەموو ئەو داتایانەی ئێمە ببینرێت لایەن ئەوانەوە و بە هەمان شێوە داتای ئەوانیش ببینرێت لایەن ئێمەوە وەکوتی سوودی ئەمە چی ئەبێت بۆ نمونە لەوێ داتایە کراوە لەسەر بۆ نمونە تێستی جۆرێک مادە لە خاکە بە میتۆدێکی دیاری کراوە ئایا لێرە بیکەین بە هەمان میتۆد بەراوردی بکەین بزانین ئایا پرۆسیجەرەکە خود میتۆدەکە ڕاست دەرەجێت کە ئەمە سوودی ئەبێ بۆ هەردوو لە داتای ئەوان ئەبین و ئێمە ئەوانیش داتای ئێمە ئەبین بە هەمان شێوە. زۆر باشە. دکتۆر ئەکسل بێمە لای بەڕێستان زۆر جار کە باسیەوەکەین لەگەڵ دکتۆر بڕیاریشکە ئەو هەمانجی و دروستکردنی هاتنیان پرۆفیسۆرانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هاتنی تۆ بۆ لای دەستەی کوردستانی چۆن بوو؟ دەتوانم بڵێم پەیوەندی کە ئەدوانم باسی سەرەتای پەیوەندیتان بکەم لەگەڵ خەڵکی کوردستاندا دەگەڕێتەوە بۆ 15 ساڵ لە پێو ئێشا کاتێکە کوردەکان داهاتن بۆ ئەوێ بۆ لای ئێمە و یارمەتیان دەدات و ئاهاتنە ڤێنا لەوێ چاومان یەکتری دەدەکەوێت لەو کاتەدا من خەریکی سێرچەکانم بووم خەریکی لە کۆڵینەوەکانە بووم کە پەیوەندی هەبێ لە نێوان ئەڵمانیا و نەفسادا کە بتوانێت بە کاتێک کوردەکان هاتنە ئەوێ کاتێک من لەوێدا چوم کارم دەکرد لە نێوان کەمپی پەنابەرانە کە کوردیشی تێدا بوو لەوێدا لێ کۆڵینەوەم لەگەڵا کرد کە بتوان پەیوەندیەکە بێ یەکەم جار زۆر ئاڵۆز بوو مێشکم تۆ کە چۆن بتوانم دەست پێ بکەم ئەم پەیوەندیە لەگەڵیانەدا کە ئەمانە زمانێکی جیاوازە کللتورێکی جیاوازە لەوێەوە سەرەتای پەیوەندیەکانم لەگەڵ کووردا دەستی پێکرد هاوڕێتیان پێکرد ئەمە ژوای کرد کە بتوانم پەیوەندی
هەمووی بکەین کە بتوانین لە ڕووی زانستیەوە بێنە لێرەدا کارکەین و لەگەڵ دەستەی کوردستانە پەیوەندی پەیدا بکەین و کە بێنە ئێرە ئەم شوێنە جوانە ببینین کە بتوانین ئەزمونونەکانمان ئاڵوگۆڕ پێ بکەین. زۆر باشە. جا هەر بە حکمی ئەوەی کەماوەی چەندین ساڵە سەردانی کوردستان ئەکات پرۆفیسۆر هەڵسەنگاندنی بۆ ئاستی زانست لە بواری خاک لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە؟ لەو کاتێک کە من هاتووم لێرەدا هاتووم لەو ماوەیەوە چەندین هاتووم زانیاری کۆکەمەوە لەسەر خاکی وەلێکۆڵینەمان لە ڕووی زانستیەوە بۆ ئاسەکانی یەکەم شت کە ئێمە بینیمەتە ئەوەیە کە بتوانین لە تاقیگەکانەوە دەستمان پێ کردووە کە بتوانین ئەو تاقیگەکان و ئەو داتانەی لە تاقیگەکاندا هەن کە بتوانیان هەرێمێکی وەکو کوردستان وەکو هەموو شوێنەکانی کێشی خۆی هەیە لە خاکەکەی لە تاقیگەکەی لە لەوکەلە قۆڵینەوەی کە دەدەکرێت بەڵام ئێمە لە تۆڕی جیهانی خاکەوە هەو دەدەین کە بدەن کە ئەمە تۆڕێک نییە بەتەنیە لەو تۆڕەدا دەزانی کەم کێشانە تەنها تایبەت نییە بارێمی کوردستان بەڵکو لە شوێنەکانی هەژەیە بۆیە لە ڕێگای ئەو تۆڕۆ دەزوانی ئەو کێشانە چارەسەر بکەین زۆر باسان خۆشتان چارەسەری بکەن پێویستان بە هیچ کەسێک نەبێ ئەمە سوودێکی زیاترە بۆیە من ئێستا خۆم وەکو خانەنشین بووم لە زانکۆ بەڵام کار دەکەم بەردەوام دەکەم هاتووم بۆ کوردستان بۆی کە بتوان کارێکە دەمەوێت کوردستانیش بکەم بە بەشێک لە زانستیەکەی ئەو تۆڕە کە کاری زیاتر بکەن کە بتوانێت ئەو شوێنانەی کە باشە سوودی لە وەرگێک کێشەکان چارەسەر بکرێت زانیاریەکانیان زیاد بکە کە لەگەڵ کێشە لەگەڵ هەموو بابەتەکانە خۆیان بکونجێنێن ئێمە پێویستیمان بەوە هەیە ئێستا لە گۆڕانی کەشوهەوایە ئەمە زۆر پێویسترە پێویستە ئەزمونونەکانی خۆمان وەکو یەکتری بگۆڕینەوە ئەمە بۆ ئەوروپا ئەمە چارەسەر پێویستە بۆ هەموو جیهانەکەمان بۆ هەموو ئەم زەوی لە سەریدا دەژین کێشەکان چارەسەر بکرێ. زۆر باشە دکتۆر بڕیار لەسەر لەگەڵەوەی کە ئەم بابەتە دکتۆر زۆر بە گرنگیەوە باسی لەیەکە ئەوە سەردانکردنی بوێرە و دروستکردنی ئەو پەیوەندی لەگەڵ کووردا دروستبوونی ئەم تۆڕە بەردەوامی بەبێ و پلانتان چیە لە داهاتووە دکتۆر سەردانەکانی بەردەوامی پێیات و ئەم تۆڕە بەرفراوانە بێ و لە داهاتووە بڕیارتان ناوە یاخود هەڵتان ناوە چی کە دروست بێت بۆ خۆتان دەست خۆش بۆ پرسیارەکە و طبعاً جگە لە جەنابی پرۆفیسۆر زانکۆکانی ئەڵمانیا شێمە پەیوەندیمان لەگەڵ زیاتر لە 20 زانکۆی ئەڵمانیا هەیە و هەروان ڕێکخراوی داد سەرنجامی ئەم پەیوەندیانە فکرەی ئەوە دروست بوو کە زانکۆیەک دروست بکەین لە نێوان ئەڵمانیا و کوردستان بە ناوی زانکۆی ئەڵمانی کوردستانی وەک چۆن زانکۆی ئەمریکی هەیە لە کوردستان بە هەمان شێوە کە ئەڵمانیا وڵاتێکی دەوڵەمەندە نەمسا بە هەمان شێوە لە ڕووی زانستیەوە زانکۆیەک دروست بکەین و ئەم زانکۆیە بێت بۆشایی پڕ بکاتەوە نەک بە هەمان شێوەی زانکۆکانی کە شتێک بێت کۆلێجێک دروست کاکە زانکۆکانی کە هەیان بێت ئێمە سیرمان کرد بۆشایەکان چین سیرەکەی لە بابەتی خاکە بۆشایی گەورەمان هەیە بە تایبەت ئەوەی کە ئێمە ناومانناوە لاند یوز مانیجمنت چۆن خاک بەڕێوە بەری و چۆن بەکاری بێنی کە ئەمە یەکێکە بێت لە کۆلێجە سەرەکیەکانی زانکۆکە و ئەم زانکۆیە بە خۆشحاڵیەوە پشگیری نەودەوڵەتی هەیە ئێستا بە تایبەت لایەن ئەڵمانیا و هەروەها نەمسا کە ئێمە زیاتر لە 50 پرۆفیسۆر ئامادەن کە هەندێکیان لەوێ خانشین بوون ئامادەن بە خۆبەخش بێن ئێستا جەنابی بە خۆبەخش هاتووە لێرە یعنی هیچ فیەک وەرناگرێت هیچ پارەیەک وەرناگرێت و ئەوانی کەش بە شێوەی عەقد ئامادەن بێن بۆ ئێرە و ئەم زانکۆیە ئێستا لە قۆناغی دروستبوونایە پرۆپۆزەڵێکی تێروتەسەر لە نزیکەی 200 پەیجە ئەتوان بڵێم لە وەزارەتی خوێندنی باڵایە ئیشەڵڵا لە داهاتووە ینی ئەبێت بەڕاستی لە چەند ساڵێکی داهاتووە و ئەوەی کە گرنگەم زانکۆیە زەخت ناخاتە سەر حکوومەت واتە بە شێوەی PPPە Public Private Partnership واتە ئەم زانکۆیە نیمچە حکومیە لە هەمان کاتا کەسێکی دەوڵەمەند سەرمایەدار یاخود کۆمپانیایەک دێت ئەم زانکۆیە بەڕێوە بە بەڵام لە هەمان کاتا حکوومەت خاوەندارێتی ئەکا واتە ئەم زانکۆیە بە شێوەیەک دروستە بێت کە بە هیچ شێوەیەک
زەختی مادی ناخرێتە سەر حکوومەت و لە هەمان کاتا بە هەمان شێوە بزەبر لەسەر خوێندکاریش بە هەمان شێوە و لە هەمان کاتا زانکۆیەکی زۆر های کوالیتی ئەبێت چونکە ئەڵمانیا کە ئێمە باسی ئەڵمانیا و نەمساکەن یەکسەر کوالیتیمان بیرەکەوێتەوە و بە خۆشحاڵیەوە لە چەند ساڵی داهات و یاخود با بڵێم بەم نزیکانە بێ بەڕاستی. جا دکتۆر بڕیار بەشەکان تەنیا تەرخان کراوە بۆ بابەتی خاک یا پەیوەندیدار بە خاک یان بەشی دیکەشی تیا بێت؟ خۆی وەکووتم ئێمە هاتوین بۆ شایی پڕ بکەینەوە ئەم زانکۆی بۆ شایی پڕ ئەکاتەوە یەکێک لە کۆلێجەکان خاک ئەبێت و بابەتی کە زیاتر بابەتی تەندروستی ئێمە کێشەمان هەیە کە هەندێک بەشی تەندروستی تیا ئاکرێتەوە کە ئەم بەشانە دانسقا بنواتە لە شوێنەکانی کە نین دووبارە نین و لە هەمان کاتا پێویستین سەبار بەم بەشانش کە ئێمە قرارمان ناوە یاخود ئەم کۆلێجانە بکرێتەوە لەسەر ئەساسی سێرڤەیەک یاخود بڵێن دراسێکی تێر و تەسەل ئێمە بڕیارمان ناوە کە ئەم بەشانە بکەینەوە چونکە ئەوەی کە ئێمە دەستمان کەوتۆ لە ئەنجامی ئەو داتانەوە کوردستان زۆر پێویستی بەم بەشانەیەوە لە زانکۆکانی کەش نییە لە هەمان کاتە زۆر باش. جا هەر لە بەڕێزیان ئەم پرسیارە بکەم کە دکتور بڕیار ئاماژەی بۆ کرد یەکێک لە کەسانێکە لە زانکۆ ئەڵمانی کوردستانیەکە وانە ئەڵێتەوە بەڕێزیانە و هەروەها باسی ئەوەی کرد کۆمەڵێک لە مامۆستاکانی کە لە وڵاتانی دیکەوە دێن هەر لێرە ئامادەبن پێم خۆشە بەڕێزیان باس لە ئەوە بکەن کە بەڕای جەنابەت کامێک لە بەشەکانی تر هەر کە پەیوەندی بە خاکەوە بێدیان بۆ پڕکردنەوەی بۆشایی زانستی لە هەرێمی کوردستان پێویست دەکات کە لە ئەم زانکۆیە گرنگی پێ بدرێت. ئەگەر من بە کورتی پێتەرە من لە زانکۆی نەمسا دەخوێنم و زانینی خاک و لە ئێستادا دەتوانم بڵم باش نییە خوێندنەوە و لێکۆڵینەوە لە خاکە باش نەبووە ئەگەر باز لە دروستکردنی باخێک بکەین دروستکردنی باخێک بێ سەیری باخەکەی سەیری خاڵەکەی بکە پێتاڵە دەست لەو خۆڵەمەدا نەیکەیتە دەمتەوە ئەمە خۆڵە ئەمە پیسە نەیکێتەوە بەڵام نازانین کە ئەمە خواردنەکەت لەمەیە دروستە بێ لەمەدا گەورە دەبێ بۆیە دەبێت جیاوازی لێ بکەین لەوێ دەبێت توانێت جیاوازی لە نێوان خاکەکاندا بکرێ ئەمە خاکە بۆ تاقیگە ئەم خاکە بۆ باخە ئەم خاکە بۆ زەویە ئەم خاکە بەپیتە بۆ ئەبێت جیاوازیەکان لێ بکرێ بۆیە یاریکردن لەگەڵ خاکدا دەبێت زیاتر ببێ ئەوە بەنەڕەتی ژیانی ئێمە بدەوە زانیارێ پێویستە پەیوەندیەکانیان بەیەکەوە پێ بدەسەنە بۆیە بە ئەزمموی خۆم ئەوەیە کە بە شێوی گروپ کارمان کردووە دەبێت پەیوەندیەکان زۆر فراکە کرا کە بتوانانی بەیەکەوە زیاتر ئەزمون پەیدا بکەین سەبارە بە خاک کە ئەوانەی کە لەگەڵ خاکدا کار دەکەن دەبێت زانیاریان زیاتریا بێ ئەزمونیانە بێ ئەم تۆڕی گیانی خاکە بۆی کە بتوانێت لەگە ئەم پێشکەوتنە زۆر دەخۆی بگونجێنێت و زیانیاری زیاتری هەبێت لە خاک. دکتۆر بڕیار بینە سەر ئەوەی کە دکتۆر زۆر بە جوانی باسی چەند خاک بپارێزی ینی ئەو لە باخەکەی بەردەرگای ماڵی خۆتەوە کاڵێ دەسی بۆ من خواردنی دەستمانەکەێ لەو خاکەوە دەستمانەکەێت کە بەڕێزی باسیەوەکەی ناوەندێکی ئەکادمی بکرێتەوە هاوبەش بێت ئەم ناوەندە ئەکادمیت پێکمان کۆمەڵی خوێندکار لە خۆیەکرێ لە داهاتوە ئەمانە ئەتوانن توێژینەوە بکەن و بتوانن لە پێکاتە خاک بکۆڵنەوە و کانزاکان جیا بکەنەوە و ئەو پێکاتەی خاکی ئێمە هەمانە تا چەند لە ئاستێکایە کە ئێمە بتوانین سوودی لێ ببینین ئەمە تا چەند گرنگە کە بتوانین خوێندکارانی تیا پەروەردە بکەین بۆی بە شێوەیەکی باش کەسانمان هەبێت لەو بوارەیە پسپۆر بن. خۆی بە دڵنیایەوە ینی خاکی کوردستانێکێکە لە بەپیترین خاکەکان ینی لە ڕۆی کوشتتوکڵیەوە مە گومانێتیانە ئینستەیری دەشتی شارە زۆر بکە سەیری ئەو هەموو میوەیە بکە لە کوردستانە هەیە بەڵام کێشەکەی کوردستان ئەوەیە ئێمە ناتوانین بەڕێوەی بەرین یاخود ناتوانین بە جوانی بەکاری بێنین یان بیپارێزین ینی ئەمە کێشەکەیە بۆیە ئێمە بە گرنگ یێزین لە ڕێگەی زانکۆی ئەڵمانی کوردستانی بتوانین خوێندکار پەروەردە بکەین کە چۆن ئیدامە یاخود هەوڵبات ئەو خاکە بپارێزە لە ڕووی کشتتوکڵیەوە چونکە ئێستا لە زۆر شوێن ئەبینیت بۆ نمونە ئەرزی زراعی هەیە بەجێ ماوە ینی خەڵک وای لە هاتووە لەوانێ زۆر تااقەتی نەبێ بایەخی پێبە
چۆن ئەمە بگەڕێنینەوە بۆ دڵی خوێندکار بە هەمان شێوە باسی ڕاهێنانی کرد بۆ براجووتیارەکان ئەمە شتێکێکە لە کێشەکانی کە ئێمە هەوڵێن ئەم بۆشایش پڕ بکەینەوە کە لە ڕێگەی ڕاهێنانەوە وا بکەین کە جوتیارەکانمان پیشەکەی خۆی خۆش بێ و زیاتر دەوڵەمەندی بکەین لە پیشەکەی خۆی تا زانکۆ بتوانێت پەیوەندی دروست بکات لەگەڵ جوتیاران بۆی کە بەکردداری سوود لە بابەتە زانستیەکان زۆر سپاس دەکەین زۆر بەخێربی جەنابشر هەم بۆ کوردستان هەم بۆ بەرنامەی ئێمە سپاس بۆ بەڕێزی شت دکتۆر بڕیار بە هیوایەوەی کە لەسەر زانکۆکەش هەواڵی خۆش ببیستین دەستان خۆش بێ سپاس زۆر خۆشحاڵ بووین دکتۆر زۆر بەخێر بێ بە هیوای ئەوەی سەردانکردنەکە و بەردەوامی هەبێ و بەردەوامی لەگەڵ دەستەی کوردستانیە تاوەکو ئەوانیش لە داهاتووە هەوڵ بن ئەو ناوەندە ئەکادمیە دروست بکرێ ئەو پەیوەندی زیاتر بتەوە بێ بۆی کە زیاتر زانیاریەکان ئاڵوگۆڕەکەی سوود ببەخشێ بە ناوچەکەمان دووبارە سپاس بۆ ئامادەبوون دکتۆر سپاس بۆ تۆش دەستان خۆش زۆر سپاس